ڕێز و سڵاو بەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەردەڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. گیانبەختکردنی 5 پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستان ئێران لە تێگەڵچوونەکانی پیرانشاردا. هێرشی موشەکی و درۆنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەربنکەکانی حیزبە کوردستانیەکان. سەپاندنی حکمی سێدارە بەسەر کەمالخان بابایی لە بەندینخانەی قەزوین. سەپاندنی حکمی زندانی تازیری بەسەر مەسعود چەمەنی لە شاری بۆکان و لە سێدارەدانی سێ بەندکراو لە زندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. گیانبەختکردنی 5 پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستان ئێران لە تێگەڵچوونەکانی پیرانشاردا. ڕۆژی ڕابردوو حیزبی دموکراتی کوردستان ئێران پشتڕاستی کردەوە کە لە درێژەی تێگەڵچوونە چەکداریەکانی شەوی چوارشەمە لە نزیک گوندی قسقاپانی پیرانشار 5 پێشمەرگەی و حیزبە بەناوەکانی عەبدوڵڵا حاجی عەبدوڵڵا، فەردین جەنگیزی، محەممەد گرگولی، توانا عوسمانی و کارۆ هورمزیاری گیانیان بەخەت کردووە. بە پێی دوایین زانیاریەکان هێزەکانی سوپای پاسداران بە مەبەستی پێشگرتن لە چالاکیەکانی و حیزبە ئۆپراسیۆنەکانیان لە ناوچە سنووریەکان دەست پێ کردو و پاژەوەی تیمێکی پێشمەرگە کەوتونەتە کەمینی هێزە ئەمنیەکان تێگەڵچوون ڕوویداوە. سوپای پاسداران بانگەشەی ئەوەی کردووە کە تیمێکی شەشکەسی لە بەرزایەکانی نێوان مەهابەد و پیرانشار بە تەواوی لە ناوبراون و تەرمی 4 کەسیان کەوتۆتە دەست هێزە حکوومەتیەکان. هێرشی موشەکی و درۆنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەربنکەکانی حیزبە کوردستانیەکان. شەوی چوارشەمە دەی پوشپەڕ کۆماری ئیسلامی بە بەکارهێنانی درۆنی انتحاری و موشک چەندین بنکە و بارگەی حیزبە کوردستانەکانی لە ناوچە سنووریەکان و هەرێمی کوردستان کردە ئامانج. لەم هێرشانەدا بنکەی دێگەڵەی حیزبی دموکرات و ناوچە جیاوازەکانی دیکە کراونەتە ئامانجی پەلامارەکان. بە پێی راپۆرتە گەیشتوەکانیش لەو هێرشە درۆنیەدا کەمپی دێگەڵە کە شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەک لە بنەماڵەکانی حیزبی دموکراتە بە توندی کراوەتە ئامانج و زیانی مادی زۆری بەرکەوتووە. هاوکات لە ئاسمانی شاری هەولێریش موشکێکی بالیستیکی ئاڕاستەکراو لەلایەن سیستەمی بەرگریە و تێک شکێنراوە کە پێدەچێت ئامانجەکەی بنکەیەکی دیکەی حیزبی بوو بێت. سەپاندنی حکمی سێدارە بەسەر کەمالخان بابایی لە بەندینخانەی قەزوین. بە پێی دوایین راپۆرتەکان کەمالخان بابایی خەڵکی قەزوین و یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن دادگای ئینقلابی و شارەوە بە تۆمەتی محارەبە حکمی سێداری بەسەردا سەپێنرا. ناوبراو 19 بەفرانباری 1404 هەتاوی لە شاری قەزوین دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی چوبین دەرکراوە. سەرەڕای ئەوەی کە کەمالخان بابایی خاوەنی خێزان و منداڵە، بەڵام دەستگای قەزای ڕژێم بەبێ هیچ بەڵگەیەکی قەزاییم حکومە قورسەی بۆ دەرکردووە. بە وتەی پارێزەران و چالاکانی مافی مرۆڤ، ئەم حکومات تەنیا بۆ ترساندنی خەڵک و پێشگرتن لە ناڕازایەتی نوێیەکانە و ڕووننەبوونی دانیشتنەکانی دادگا و ڕێگریکردن لە مافی بەرگریکردن نیشانەی دادگایەکی نادەت پەروەرانەیە. سەپاندنی حکمی زندانی تازیری بەسەر مەسعود چەمەنی لە شاری بۆکان. مەسعود چەمەنی هاوڵاتی خەڵکی شاری بۆکان لەلایەن دادگای ئینقلابی و شارەوە حکمی 2 ساڵ و 7 مانگ زندانی تازیری بەسەردا سەپێنراوە. بە پێی دوایین زانیاریەکانەوە هاوڵاتیە کە پێشتر ڕێکەوتی 23 ڕێبەندانی 1404 هەتاوی بە هێرشی هێزەکانی داری چڵعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەرکرا بوو، پاشان بە دانانی بارەمتە ئازادکرا لەلایەن دادگای ئینقلابی شاری بۆکانەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و پێکهاتنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات ئەو حکمەی بەسەردا سەپێنراوە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو سێ هاوڵاتیە بەناوەکانی ڕەسوول ڕەسووڵی، شۆڕش سەتارزادە و دانیال نەفەر بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قزل حەساری کەرەج، ناوەندی سنە و عادڵابادی شیراز لە سێدارە دراون. ناڕزایەتی کرێکارانی شارەداری هەرسین. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغڵ لە شارەداری شارستانی هەرسین دژ بە خراپەی دۆخی ژیان و معیشەتیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانی شارەداریەوە و هەروەها کەمبوونی حەقدەستەکانیان
لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕزایەتیەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێڕێژی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان بوون. سەپاندنی حکمی زیاتر لە 4 ساڵ بنکران بەسەر ڕەزا موسلیمی. بە پێراپۆرتەکان ڕەزا موسلیمی چالاکی سنفی معلیمانی هەمەدان و لە دەست بە سەکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر بە تۆمەتی کۆبوونەوە و پلانگەڕی دژ بە ئەمنێتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 4 ساڵ و 1 مانگ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا. ناوبراو نەوزەی بەفرامبەری 1404 هەتاوی لە ماڵەکەی خۆی دەست بەسەر و دواتر بەدانانی بارەمتەی قورسی 9 ملیار تمەنی ئازاد کرابوو. ئەمما مۆسایە ماوەیەکی زۆر لەژێر لێکۆڵنەوەی هێزە ئەمنیەکاندا بوو و لە دانیشتنی دادگا ڕێگری لێکراوە بەرگری لە خۆی بکات. شایانی باسە کە حکمی سەپێنراو بەسەر ئەو چالاکوانە ناڕزایەتی مامۆسایان و ڕێکخراوە سنفیەکانی لێکەوتوێتەوە. ئەوانەم حکمانە بە سیاسی و ناڕەوا ناودەبن و پێیان وایە کە ڕژیم تەنیا بە مەبەستی چاوترساندنی مامۆسایان ئەم ڕێوشێنانە دەگرێتە بەر. کۆبنەوەی ناڕزایی کرێکارانی بێکاری هۆیزە لە بەردەم فەرمانداری. ڕۆژی ڕابردوو ژمارەیەک لە هەوڵاتیانی بێکاری شاری هۆیزە بۆ دووەمین ڕۆژی بەردەوام لە بەردەم بینای فەرمانداریە و شارە کۆبوونەوە. هەوڵاتیانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی جەختیان لەسەر ئەوە کردەوە کە سەر ڕای هەبوونی سەرچاوە نەوتیەکان لە ناوچەکەیان، بەڵام بێکاری کێشەی سەرەکی خەڵکە و بەرپرسان گوێ بە داخوازیەکانیان نادەن. کرێکاران گەنجانی ناڕازی داوایان لە فەرمانداری کرد کە دەست بەجێ هەلی کار بۆ دانیشتوانی ناوچەکە دابین بکەن. گواستنەوەی مەسعود فەرهیختە بۆ ژووری تاکەکەسی. بە پێی راپۆرتی گەیشتوو مەسعود فەرهیختە چالاکی سنفی مامۆستایانی بەندکراو لە بەندینخانەی کەرەج بۆ ژووری تاکەکەسی گوازراوەتەوە و لە مافی پەیوەندی و چاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ناوبراو لە 25 خەرمانانی 1404 هەتاوی دەست بەسەر و دواتر بە حکمی 4 ساڵ زیندان مەحکوم کراوە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بەبێ هیچ هۆکارێک هێزەکانی بەندیخانە گواستوێنێتەوە بۆ ژووری تاکەکەسی و هەموو پەیوەندیەکانیشیان لێداخستووە. هەروەها مەسعود فەرهیختە جگە لەو حکمەی پێشووی لە ماوەی مانگەکانی ڕابردوودا ڕوبەڕووی پەیوەندی نوێ بۆتەوە و جارێکی دیکەش بۆ دادگا بانگێش کرابوو. دوایین هەواڵ درێژە پێدانی سەرۆکایەتی غوڵام حوسێن موحسینێژەیی لە دەستگای قەزای ڕژیم. بەپێی دوایین هەواڵەکان غوڵام حوسێن موحسینێژەیی کە یەکێک لە ئەنجامدەرانی سەرەکی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێرانە بۆ ماوەی 5 ساڵی دیکە وەک سەرۆکی دەستگای قەزای کۆمەری ئیسلامی دیاری کرایەوە. ناوبراو لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا وەک کەسێکی ئەمنی قەزایی ڕۆڵی سەرەکی لە سەرکوتی ناڕازایەتیەکان، زیندانیکردنی چالاکان و لە سێدارەدانی خەڵکدا هەبوو. مانەوەی ئێژەیە لە پۆستەکەیدا نیشانەی ئەوەیە کە کۆمەری ئیسلامی دەیەوێت سیاسەتی سەرکوت و توند و تیژی زیاتر لە پێشوو بەڕێوە ببات. شایانی باسە کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ناوبراویان وەکو یەکێک لە تاوانبارانی جەنگی لە ناو خۆی ئێران دەناسن و داوایان کردووە کە بە سزا بگەیەندرێت. بەڵایە بینەران و گوێگرانی خۆشەویست، گەشتی هەوڵەکانە پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لەکتن.